بەڵە خۆشەویستان ئەو ئامێرانەی ئەو کەلوپەلانەی کە لە چواردەوری ئێمەن و لە بەردەستی ئێمە ڕۆژانە بەکاریانێنین بێگومانە بێ شارەزاییەکی باشمان هەبێ لەسەر چۆنێتی بەکارێنان و مامەڵەکردن لەگەڵیانە بۆ ئەوەی کە هەم ئامێرەکان بە غەڵت بەکارنێنین و تووشی گرفت ببن خۆیان و هەم بە هەڵە بەکارێنانی ئامێرەکان خۆمان تووشی گرفت نەبن. بێگومان لە ئێستاە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لەو سمارتفۆنانی لە بەردەستمانان لەو ئایپادانی لە بەردەستمانان لەو کۆمپیوتەرانی تەنانەت لە فەرمانگەکان و لە ئەو شوێنانی کە لە بەردەستمانان ئیشی پێ دەکەین ڕوبەڕووی کۆمەڵک هێرشی ئەلکترۆنی ئەبنەوە. ئێمە چۆن ڕۆژانە هەفتانە شارەزا بین لە ئەبدەیتی ئەو هێرشە ئەلکترۆنیانە و خۆپاراستن لەو هێرشە ئەلکترۆنیانە ئەمە بەڕاستی کارێکی گرنگە بۆیە پێویستەکە ئێمە لەسەر ئەم بابەتە قسەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک دیار سعدی شارەزا لە بواری ئایتی کە بەڕێزیان بەسپاسەوە لە ستودیۆکانمان لە ڕانیەوە لەگەڵماندان. کاک دیار سڵاوی خوات لەبێت ئەپرسم ینی شێوازی مامەڵەی دروست لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی هێرشە ئەلکترۆنیەکان بە شێوازێکی سادە ئەگەر جارە باسی بکەین چی و چۆنە؟ پێشەشی بەناوی خودای گەورە میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ کەناڵی پێیان کە ئاماجی هۆشارکردنەوەی کۆمەلگای لە هەموو ڕێکەوە بە تایبەتیش تەکنۆلۆژیە. پێش وەختە پێویستە ئێمە بزانین کاتێک کە داخل بەنێو فەزای دیجیتاڵی دەبێت چاوەڕوانی هەموو جۆرە شتێک بکەین تێیدا، چونکم بڵێم نەڵێن دنیای تەکنۆلۆژیش بەدەر نییە لە هێرشکردن، بەدەر نییە لە بەکارهێنانی لەلایەن کەسانی نیەت خراپەوە. بۆیە لە سەرەتادا وەکو خاڵی یەکەم ئێمە پێویستە بوونی هەڕەشەکاری و بوونی گێچەڵکاری و هەروەها بوونی هەر لایەنێکی دیکەی خراپ لە نێو ئینتەرنێتدا بە شێوەیەکی ئاسایی وەرگین، چونکم لە کۆتاییدا ئەم دنیا دیجیتاڵیە هاوشێوەی دنیای فیزیکیە و لە ئێستادا بەشێکیش لەو شانی کە لە دنیای فیزیکیدان گواستراونەتەوە بۆ نێو دنیای دیجیتاڵی. دروست ڕاست. باش کەواتە خاڵی دەستپێک یعنی بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارەهێنێ خاڵی دەستپێک بۆی کە ینی مادەم تۆڕەکان هەن مادەم ئەلکترۆنیاتن هێرشەکانی ژن بێگومان چۆن ئێمە خۆمانی لێ بپارێزین، ینی ڕێگە دروستەکە یا با بڵێن سەرەتا و درگای کردنەوەی خۆپاراستن لە چیەوە دەست پێەکە کاک دیار؟ بەڵێ کلیلی سەرەتای هەموو شتێک بوونی هۆشیاریە. کاتێک کە تاک هۆشیاری و معریفەی زیاد بوو بەرامبەر شێوازی بەکارهێنانی مامەڵە دروست و وارووا خۆپاراستن لە بەرامبەر ئەو هێرشانی کە لە نێو فەزای دیجیتاڵیدا دەکرێن، ئەوە دەکرێت بڵێین بە ڕێژەیەکی بەرچاو کاریگەری هێرشە ئەلکترۆنیەکان کەم دەبنەوە، نەوەک بە تەواوەتی کۆتاییان پێبێت، چونکم بەڕاستی میکۆ هیپۆنێن لە کتێبی If it's smart it's vulnerable کە خاوەنی کۆمپانیای F-Security فینلەندیە دەڵێ هەموو شتێک ئیستیغلال دەکرێت لە نێو دنیای دیجیتاڵیدا، یانیش بڵێن everything is hackable، هەموو شتێک هاک دەکرێت، بەڵام ئەوەی کە ئینسان ئەوەی کە بەکارهێنەر لە نێو دنیای دیجیتاڵیدا دەتوانێت بیگرێت تەنها چەند ئەسبابێکم بۆ ئەوەی کە بتوانێت کاریگەری ئەو هێرشە ئەلکترۆنیانە لەسەر خۆی کەم کاتەوە. یەک لەوانە بوونی ژمارە تەلەفۆنە، بوونی تو فاکتەرە، بوونی پاسوۆرتی بەهێزە، واروەها دووبارە نەکردنەوەی هەمان پاسۆرت لەسەر هەژمارەکانی دیکە زۆر زۆر گرنگە. بۆچی من هەمیشە تەرکیز لەسەر هۆشیاری دەکەمەوە لەو پرۆگرامانەی کە دیکەم لە کەناڵە جیاوازەکان و هەروەها لە نێو وتاری ڕۆژنامەکانیشدا، چونکم هۆشیاری کلیلی پاراستنی تۆیە. بۆ نمونە چەندین حاڵەتە بۆ لە هەرێمی کوردستاندا بە ڕێزێک پەیوەندیی تەلەفۆنی پێوەکراوە کە تۆ بووی بە خاوەنی ئۆتۆمبیلێک، تۆ بووی بە خاوەنی تەلەڤیزیۆنێک، تکایە کۆدەکمان بۆ بنێرەوە بۆ ئەوەی کە بزانین ئایا تۆ هەمان کەسییان نا. ئەگەر کابرا لێرەدا هۆشیاری هەبێت کەسی بەکارهێنەر ئەوە هێرشبەر ناتوانێت پێی بێبەرێ و داخلی ئەکاونتەکەی بێت، چونکم لە کۆتاییدا کەسی هێرشبەر چی ئیستیغلال دەکات؟ کەسی هێرشبەر دێ سایکۆلۆجی و ئەو خاڵە لاوازیانەی ئەو ناهۆشیاریانەی کە لە کەسی قوربانیگا هەیە دەیقۆزێتەوە و بە یەکێک لە شێوازەکان دەیکات بە قوربانی. زۆر باشە باسێک لە جۆرەکانی هێرشی ئەلکترۆنی بکەین.
چەند جۆری هەیە و لە کوردستاندا کامیان زیاتر هەیە بۆ پێی ئەو کەسانی کە ئێستا ڕوودەدات و ڕۆژانە دووبارە بێتەوە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبینین ئەوەی ئێوە زانیاریتان هەبێت کام جۆرەیان باوترینە؟ بەڵێ خۆی جۆرەکانی هێرشی ئەلکترۆنی زۆرن بۆ منە سەپلای چین ئەتاکەیە بروت فۆرس ئەتاکەیە حەقکردن لە ڕێگەی ڤایرۆس و هەروەها نامەی ساختەوە هەیە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا زۆر باوە جۆرە هێرشەکە پێ دەبێت بروت فۆرس ئەتاک بروت فۆرس ئەتاک جۆرە هێرشێکە کە کەسی هێرشبەر بە مەلاین لیستی داناوە لە پاسۆرد وشەی نهێنی بە شێوەی جیۆگرافی بە شێوەی دانیشتوانی شوێنێکی دیاری کراو با بڵێن ئێمە وڵاتێکی وەکو فەڕەنسامان هەیە دێ ئەو جۆرە پاسۆردانە دروست دەکەین کە تایبەتن بە فەڕەنسا کەسی هێرشبەر دێ بە مەلاین لیست دروست دەکات و لە دژی ئەو ئەکاوەتانە بەکاری دێنێتەوە کە ئامانجین هەرچەندە ئەم جۆرە هێرشە ئەگەری سەدا سفر ئەگەری سەدا یەکی هەیە دەرچێت بەڵام ئێستاش بەکار دێنرێ لەبەر ئەوەی بەشێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان بەشێک لەوانەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکیان پاسۆردەکانیان یان ژمارە موبایلی خۆیانە یان ناوی خۆیانە لەگەڵ ژمارە یانیش ئەوەتە بەرواری لەدایکبوون و ناوی منداڵەکانیانە کە لە ڕاستیدا ئەمەش زیانێکی زۆر دەگەێنێت بە هەژمارەکەی لەبەرەوەی وەک چۆن تەکنەلۆژیا تەتەوڕ دەکە وەک چۆن لایەنەکانی ژیان پێش دەکەون بە هەمان شێوەش هێرشبردنەکان پێش دەکەون لەوانەیە 10 ساڵم بۆ بە شێوازێکی هێرشکردن کرابێ ئێستا ئەم شێوازە گۆڕابی لەبەر ئەوەی ناتوانێت ئەو ئامانجە بپێکێت کە کەسی هێرشبەر دەیەوێت واروە هەندێک جاریش لە ڕێگەی حەقکردنەوە نییە بەڵکو کاتێک کە کەسی قوربانی وێنەیەکی نەشاوی یاخود ڤیدیۆیەکی نەشاوی کەوتۆتە لای کەسی هێرشبەر ئەوە کەسی هێرشبەر ئیستیغلالی دەکات لە ڕێگەی ئەم ڤیدیۆ وێنانەوە تاوەکو دەست بەسەر هەژمارەکەی دابگرێ. بەڵێ زۆر باشە با لەسەرەوە بپرسم تا چەند جۆری ئەو با بڵێن مۆبایلی بەکارێنین ئەو ئایپادی بەکارێنین ئەو کۆمپیوتەری بەکارێنین ینی گرنگە بۆ ئەوەی کە هێرشی نەکرێتە سەریان ێستا لە نێو خەڵکیدا وا باوە بۆنونە ئەوترێ ئەپڵ سیکوریتی باشترە ئایا کە سیستمی ئەپڵ iOS خۆی سیکوریتی بۆ خۆی باشترە بۆ ئەو تۆڕە کۆمەڵایەتی و پلاتفۆرمانی لە ئەپڵیشا بەکارهێنرن هەمان شتە یان ئەمە بابەتێکی ترە ئەمە یەک دوو هەم کاک دیار ئەوە لاوازی پلاتفۆرمەکانن وا هێرشانەکرێتە سەر یان لاوازی ئەو کەسانن کە بەکاریانەهێنن نازانن چۆن تەعاملی لەگەڵکەن چۆن وەکو تۆ وتت پاسوەردێک دابنێن کە بە ئاسانی نەشکێنرێت. بەڵێ سەبارەت بە خاڵی یەکەمیان بەڵێ ئەپڵ یان بڵین iOS سیستەمێکی سێکیور و پارێزراوە لەبەر ئەوەی ئۆپن سۆرس نییە واتە سەرچاوەکراوە نییە ئەگەر ئێمە بین سەیری ئەندروید بکەین یان بڵین سامسۆنگ بە عشاریەکەی سەرچاوەکراوەیە هەموو ئەو کەسانی کە گەشە پێدەرن یانیش شارەزای بواری سایبەرین دەتوانن کۆدەکانی ببین و شیکاری بکەن و هەندێک جار کلێنیشی لێ ببینەوە بەڵام لە ئەپڵدا بەم شێوازە نییە و بەڵام بە هەمان شێوە ناتوانین بڵین مادام iOS سەرچاوە داخراوە کلۆز سۆرسە نەوەک ئۆپن سۆرس ئەوە بەدەرە لە هێرشی ئەلکترۆنی نەخێر هەر لە ماوەی ڕابردوودا کۆمپانیای ئەپڵ چەندین ئەپدێتی لەسەر یەکی نار بۆ ئامێرە جیاوازەکان حتا کە یەکێک لە هاوڕەکانی خۆم بەکارهێنەری کۆمپیوتەری ئەپڵە لە ماوەیەکی زۆر دیاریکراودا ئەپدێتی بۆ دێ سکیوریتی ئەپدێتی بۆ دێ ئەمەش بە هۆکاری چییە بە هۆکاری ئەوەیە کە دیارە ئەم ئامێرە کێشەیەکی سکیوریتی هەیە کێشەیەکی ئاسایشی هەیە پێویستە چارەسەر بکرێت لە ڕێگەی نردنێکی ئەپدێتێکی نوێوە واروەها مەرج نییە کاتێکە خودی موبایلەکە بۆ خۆی سەرچاوە داخرا و سەلامەت و پارێزبەند بوو کەواتە ئەپلیکیشنەکانی ناویشی بە هەمان شێوەن نەخێر هێندێک جار دەکرێت یەک سیستەمەکە بخۆی سەلامەتە بەڵام ئەپلیکیشنێک لە ناویدا ئیستیغلال دەکرێت و دەکرێت بۆ هێرشێکی ئەلکترۆنی بەکار بێنرێت واتە مەرج نییە کاتێک کە ئامێرەکە سەلامەتە بەڵام بەرنامەکەی ناوی سەلامەت بێ و ئێمە پێویستە هەندێک جار ئەوەش بزانیم مەرج نییە هەموو کاتێک کە ئێمە هێرشێکی ئەلکترۆنیمان بکرێتە سەر هەڵەکە لەلایە خۆمانەوە بێ
بەڵکو هەندێک جار دەکرێت غەڵەتەکە لەلایەن گەشەپێدەری ئەو پرۆگرامەوە بێت کە کۆمپانیاکە بەرهەمی هێنا و کلێنێکی تێدا بێت و هێرشبەریش دەمپی دایتەکانی بکات دەیتەکانی سکراب بکات و ڕای بکێشێت و بۆ مەرامی تایبەتی خۆی بەکاری بێنێ. سەبارەت بە پرسیارەکەی دیکەشت هێرشبەر بەبێ هێرشبەر لە دوو حاڵەدا دەتوانێت هێرش بکە. یەکەمیان ئیستقلالکردنی کەسی بەرامبەر لە ڕێگەی هەست و سۆزەوە بێت لە ڕێگەی هەڵخەڵەتانەوە بێت یان بە هەر کەم جۆرە ڕێگاکان بێت دەتوانێت هێرشەکەی خۆی جێبەجێ بکات. بەڵام خاڵی دووەمیان دەسەڵاتی کەسی قوربانی تێدا نییە. وەکو نمونونەکەی پێشوو هێناوەوە با بڵێین ئەپلیکیشنی فەیسبوکمانەیە. ئەپلیکیشنی فەیسبوک پەیوەستە بە سێڤەری کۆمپانیای مێتاوە. کۆمپانیای مێتا هێرشێکی ئەلکترۆنی دەکرێتە سەر و دەیتاکانی دەدزرێت و بڵاو دەکرێتەوە. ئەو کاتە خۆکەسی قوربانی دەکرێت پاسۆردێکی بێزیشی هەبێ بەڵام تازە دەتاکان جێی پێکراون و کەسی هێرشبەریان ئەو کەسانی کە دەیکردنەوە دەتوانن داخلی ئەکاونتەکەی بن. کاتە مەرز نییە هەموو کاتێک هەڵەکە لەلایەن کەسی قوربانیەوە بێ بەڵکو هەندێک جار دەکرێت لەلایەن کۆمپانیا بێ کە ئەم جۆرە هێرشە بە زمانی ئینگلیزی پێ دەکرێت سپلای چین ئەتاک. زۆر باشە ئەو هەڵە باوانەی کە ئەکرێ بە نمونە کردنەوەی لینکی جیاواز ئەوە کۆنێکتکردنی ئەو موبایلی پێێتە ئەو سمارتی کە پێێتە بە هەموو خەتێکەوە لەگەڵ ئەوەی کە هەندێک سایتمان هەیە لە سەرجەم سایتەکان زۆر جار هەیە ئیمێڵ و بابەتەکانی خۆی داغڵەکە ئەمانە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی هێرشی ئەلکترۆنیک ببینەوەیان ئەو تا هاک بکرێن. خۆی کردنەوەی لینک ماوەیەک لەمەوبەر یەکێک لە هاوڕێیش نزیکی خۆم لینکێکی بۆ هاتبوو لە تێلەگرام کاتێک کە لینکەکەی کردەوە هەمان لینک بوو هەموو هاوڕەکانی چوو وەداخلی تێلەگرامەکەشی بووم بەڵام دواتر سوپاس بەخوای گەورە تێلەگرامەکە لەژێر دەستی کەسی هێرشبە دەرهات. بەڵام شێوازی ئەو نادنە شێوازێکی زۆر جیاواز بوو. با بڵێین من هاوڕێیەکی خۆمەیە کە متمانە پێکراوە ئەو خۆی بۆتە قوربانی ئەو لینکە ئەویش لینکەکەی بۆ من نردووە ئەمن وا دەزانم ئەم لینکە لینکێکی ئاساییە و دەکرێت ڤیددیۆیەک بێت یان دەکرێت هەواڵێک بێت کە من بچم بیخوێنمەوە و منیش دەیکەم و تێلەگرامەکەی منیش بە ئامانزە گیرێ و پاشانیش هەمان ئەو لینکە بۆ هەمان ئەو ژمارە ئەو هاوڕانی من دەڕاتەوە کە لەسەر تێلەگرامەکە کاتێک کە لێرەدا تاک هۆشیاری هەبێت بۆ بزانێت چ جۆرە لینکێک دەکاتەوە ئەوە دەتوانێت ڕێژەی هێرشەکان کە پێی دەگوترێت ریدیوس ئەتاک واتە کەمکردنەوەی کاریگەری ئەم هێرشە دەبێت. بۆ نمونە چەندین سایتی وەکو ڤایرس تۆتال وەکو فایلسکان وەکو مەڵشیس IP دەیتابیس کە یاخود وەکو URL سکان کە ئەتۆ دەتوانی ئەو لینکانەی کە گوماناوین لەوێدا دای بنیت واروەها ئەویش پێ دەڵێت ئایا ئەم لینکە لینکێکی سەلامەتە یاخود نا. سەبارەت بە پەیوەستکردنی هەژماری فەیسبووکت یاخود پەیوەستکردنی هەر هەژمارێکی دیکەت بە هەر پرۆگرامێکی دیکەوە با بڵێین کۆنێکتکردنی فەیسبوک بە پۆبجیەوە کاتێک کە ئەم حاڵەتە ڕوودەدا ئەم کۆنێکتکردنە هەردوو لا ئیسابی لایەنی سەلامەتیان کردووە بەڵام بە شێوەیەکی 100% نا چونکم هیچ کۆمپانیایەک هیچ بەرهەمهێنەرێک گرانتی 100% سەلامەت بە تۆ نادا لەبەرەوەی بۆ خۆی دەزانێت هیچ شتێک 100% سەلامەت نییە لە نێو فەزای دیجیتالیدا و ئەوەشی کە کۆدەکان دەنووسێ ئەوەشی کە بەرهەمی دەهێنێ ئینسانەوە ئینسانیش قابلیەتی غەڵەتی هەیە بەڵام تا ڕادەیەک ئەم جۆرە بابەتانە کەم بکرێتەوە کۆنێکتکردنی هەژمارەکان بە پلاتفۆرمێکی دیکەی گوماناییەوە ئێستا بۆ نمونە هەیە دێ فەیسبووک کۆنێکت دەکات بە پلاتفۆرمێکەوە کە بە حیساب لایک و کۆمەنتی زیاد دەکات بەڵام دوای ماوەیەک دەبینی دەست بەسەر هەژمارەکەیدا گیراوە چونکم کاتێک کە ئەتوو کۆنێکت دەبی کۆمپانیای فەیسبوک پێ دەڵێ ئەو معلوماتانەی تۆ دەچێتە لای ثرد پارتی واتە لایەنی سێیەم دەچێتە لای لایەنی سێیەم و ئێمە لەسەری تاوانبار نین چکم ئەوەی کە لە کۆتاییدا دوگمەی کۆنتینیو یان ئەکسپتدا دەکرێت بەکارهێنەرەوە کۆمپانیا. باش کاک دیاریەک پرسیار بە کۆتایی و بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم زۆر جار لێرە لە هەرێمی کوردستان هەندێک کەس بۆ هەندێک بابەت بۆ هەندێک مەرام VPN فلتەرشکن بەکارێنێ بۆی IP ئەدرەسی وڵاتەکەی بگۆڕێ بۆ بابەتێکە یان جاری وایە بابەتێک لێرە ڕێگە پێدراو نییە ئێوێ بە لۆکیشنی عراق بە عراق نەیکاتەوە بە وڵاتێکی تر بیکاتەوە یا
هەندێک وڵات سەفەری بووەکەی ئەبێ ئەم فلتر شکێنانە بەکاربێنی تا چەند ئەمانە سەرچاون بۆ هاکردن و دەستگرتن بەسەر سمارتفۆن و بەسەر ئەپلیکیشنەکانە بە کورتی بێسپاس دەکەم. زۆر بەڕێزی خۆی بەکارهێنانی فلترشکێنی یاخود ڤیرچوەڵ پرایڤەت نێتوۆرک VPN بۆ ئەوە بەکاردێنرێت کە پرایڤسی و هەروەها پاراستنی دەیتاکانی تۆ زیاتر سەلامەتر بکات. چونکە کاتێک کە تۆ پەیوەستی بە ئینتەرنێتی وڵاتێکی دیکەوە لەوانەیە هەندێک وڵات یاسایی وا بێت کە چاودێری پرۆگرامێکی دیاریکراو بکات لە نێو مۆبایلەکەی تۆ کاتێک بەکاری دێنی. بەڵام کاتێک کە تۆ فلتەرشکێن بەکاردێنیت ئەوە ئەم چاودێریەکەم دەبێتەوە چکم تۆ کۆنێکتی بە سێڤەری وڵاتێکی دیکەوە. سەبارەت بەوەی کە دەکرێت ئەم فلتەرشکێنانە بێتە هۆی ئەوەی کە ئامێرەکەمان هاک بکرێن بە شێوەیەکی گشتی نەخێر، بەڵام دەکرێت کە کەسی هێرشبەر لە ماوەیەکی سەرەتادا VPN-ێک دروست بکات و هەروەها وەکو ئەپلیکیشنێکی ڕاستەقینە دەرکەوێ، بەڵام دواتر ئاماجی پرۆگرامەکە بگۆڕێ و هەروە بۆ لایەنێکی دیکە بەکاربێنرێت. ئەم تەکنیکە پێی دەکرێت پۆلیمۆرفیزم ئەتاک. پۆلیمۆرفیزم ئەتاک جۆرە هێرشێکە کاتێک کە ئەو ڤایرۆسە لێنێ کۆمپیوتەرەکەدایە دەزانێت ئەنتی ڤایرۆسەکە دەست دەکات بە پشکنین، ئەوە شێواز و مامەڵی خۆی دەگۆڕێ. کاتێک کە ئەنتی ڤایرۆسەکە لا دەچێ ئەوە دەگەڕێتەوە سەر شێوازی جارانی خۆی. بەڵام لێرەشدا من دەبێت ڕوونکردنەوەشکە بدەم بۆ ئەو کەسانی کە وان لە خەیاڵە کە تۆ VPN بەکاردێنیت ناتوانرێت شوێنە دیاری بکرێت یاخود ناتوانرێت لە ڕووی یاساییەوە مامەڵە لەگەڵ حاڵەتەکەی تۆدا بکرێت. نەخێر، خۆی عادەتەن ئێمە چۆن پێوەست دەبین بە VPN-ەوە؟ ئەوە ئامێرەکەی منە، ئەمە VPN-ەکەیە و ئەمەش سێرڤەرەکەیە. کات سەرەتا ئەو ئامێرەی من پێش ئەوەی کە کۆنێکتی VPN-ەکە بێ IP ئەدرێسی ئەسڵی خۆیەتی، و کاتێک کە کۆنێکتی VPN-ەکە دەبم ئەوە ڕاستەوخۆ لەو کۆمپانیایی لەو ڤێندەرەی کە ئەم VPN پێشکەش دەکات دەڵێ ئەو IP ئەدرێسە لە عێراق و کۆنێکتی ئەو کۆمپانیایی ئێمە بووە و پاشانیش بۆ سێرڤەری داهاتوو. کەواتە دووبارە و سێبارە هیچ شتێک سەلامەنی لە نێو فەزای دیجیتاڵی ئەوەی کە ئێمە دەیگرینێ بەر تەنها چەند ئەسبابێکن. وەک چۆن ئێمە لە ژیاندا ناتوانین ڕێگری لە مردن بکەین بە هیچ شێوازێک، بەڵام دەتوانین چەند ئەسبابێک بگرینێ بەر، چەند هۆکارێک بگرینێ بەر بۆ ئەوەی کە تەندروست باشتر بین و هەروەها ژیانێکی خۆش بژین. بەڵام لە کۆتاییدا ئەگەر 100 ساڵی بژین هەر دەمرین. بە هەمان شێوە لە نێو فەزای دیجیتاڵیدا چەند سەلامەت بین، چەند هۆشیاریمان هەبێت، دەکرێت ئاگاشمان لە خۆمان نەبێت و ئیستیغلالیش نابین. زۆر بەڕێز کاک دیار سادی شارەزا لە بواری IT سوپاس بۆی کە لە ڕانیەوە لەگەڵمان بوویت.